ئۆتۆمبیل قەتارەی بەستووە و خەڵک ڕوو لە پێدەشت و سەیرانگاکان دەکەن و بۆ سێبەر و سەوزایی دەگەڕێن تا لە نەورۆزی سەردەمی کۆرۆنادا ساتێک و چان بدەن. کۆرۆنا ساڵی ڕابردوو تەنگی بە هاوڵاتیان هەڵچنی و نەیهێشت یادی نەورۆز بکەنەوە، بەڵام ئەم ساڵ دەیانەوێت قەرەبووی بکەنەوە. نەورۆزی ئەم ساڵ گەرموگڕی زیاتری پێوە دیارە، ئەمەش دەگەڕێتەوە بەوەی کە پار ساڵ بەوەی ناخۆشی و نالەباری بارودۆخی کوردستان و هەموو جیهان بگرە کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵک نەیتوانی بڕاتە دەرەوە خۆشی خۆی وەرگرەوە کە شتێکی خۆش بەسەر بێرێ لە دەرەوە. ئەم ساڵە بینین نەورۆزی ئێرە و بەتایبەت من لەسەر منتیقەی گەرمیان قسە دەکەم، گەرموگڕێکی ئێکجار زۆری پێوە دیارە. خەڵکی بە گەرموگوڕی لە سەیرانگاکانن، هیوادارم خەڵکی پاک و خاوێنی ژینگەکە ڕابگرێ. بەداخوا ساڵی پار بە بۆنەی نەخۆشی و بە بۆنەی کەرەنتینەوە نەیتوانی دەربچێت لە ماڵ و سەفرە بکە، بەڵام بە خۆشبەختیەوە ئیمساڵ گەرموگوڕێکی زۆر خۆشی پێوە دیارە. و لە گەشتی نەورۆزی ئەم ساڵدا هاوڵاتیان بە هەڵپەرکی و خۆشی و شادی ڕۆژەکەیان تا زەردەپەڕ بەسەر دەبن. یەکێک لە تایبەتمەندیەکانی نەورۆزی کوردان خۆراکەکانیەتی بە تایبەت گۆشت برژاندن و دۆڵمە و بریانی کە خواردن لە نێو سروشدا چێژێکی تایبەتی هەیە. پار نەخۆشی کۆرۆنا بە بۆنەی نەخۆشی کۆرۆناوە کەس دەرنەچوو، کەس یعنی هیچ چالاکی نەورۆز هیچ نەی، بەس ئیمساڵ باشە لەخوا بە زیادبێ عیبی نییە، زۆر باشە. یەکێکی تر لە خەسڵاتەکانی نەورۆز زیندووکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە کە نەورۆز خانەوادەکان لە نێو سروشدا کۆ دەکاتەوە و پەیوەندی دابڕاویان گرێ دەداتەوە. کەکوتی جەزی نەورۆزە خەڵک بیلامانێتن، یعنی لە خۆی وەجێ وەکرێتەوە و خۆشیێتێتە ناو کەلەیە و ناو مێشکیا و یعنی ئاوازێکی خۆشی هەیە، ئاوازێکی خۆشێتر ڕووەکاتە دەشت و دەر و ڕووەکاتە سەیرانگاکان و ئیتر بە خۆشی. لە هیچ وەرزێکدا دەشت و دەر وەکو ڕۆژانی نەورۆز قەرەباڵغ نییە، بەتایبەت هەموو چین و توێژەکانی کۆمەلگا شارەکان جێدەهێڵن و نێو سروشت ئاوەدان دەکەنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.